کاتت باش بەخێر هاتی بۆوانەی بیرکاری پۆلی چوارەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لە پەڕە 21 لە لاپەڕە 21 گەیشتینە ڕاهێنانی ژمارە 9 بەڵام لەبەرەوەی ڕاهێنانی ژمارە 9 تەواوکەری ڕاهێنانەکانی 8 و 7 کە هەمویان لەسەر ئەو خشتەی باسی ئەو شتەی دەکەن و باسی ڕاهێنانی 7 و 8م کرد لەوانەی پێش ئەوانەیە بەڵام ئێستاش هەر بە خێرایی باسی دەکەم بۆ ئەو کەسانەی کە ڕەنگە وانەکەیان نەدیتبی. لێرە نووسرایە بەکارهێنانی پێدراوەکان خشتەکە بەکاربهێنە بۆ شیکارکردنی ڕاهێنانەکان. لەبەرەوەی گرنگترین شت ئەوەیە ئەو خشتەی تێبگەین بزانین چییە و چ دەڵێ و مانای چییە. ئەو خشتێ دەربارەی ئالانە کە وەرزش دەکا هەموو ڕۆژێ خۆی بەرز دەکاتەوە. نووسیتی لەو خشتەیە ڕۆژی دووشەم 6 جار، سێشەم 8 جار، چوارشەم 10، پێنجشەم 12 کەوابوو تێدەگەین کە ئالان ڕۆژ بە ڕۆژ 2 جار ژمارەی بەرزبوونەوەی زیاد دەکا. دووشەم 6 بوو، سێشەم 8 2 زیاد بوو، چوارشەم 2 زیاد و پێنجشەم 2 زیاد بوو. لەبەرەوەی پرسیارەکە لێرە ئەوەیە دەڵێ هەفتەم پرسیاری 7 یان ڕاهێنانی 7 ئەگەر ئالان لەسەر ئەم شێوازە بەردەوام بێ ئایا ڕۆژی یەکشەمە چەند جار خۆی بەرز دەکاتەوە. دەچینە لای خشتەکە کە خشتەکەم بە شێوەیەکی دینووسە ئاسانتر تۆزەک دووشەم 6 جار، سێشەم 8 جار، چوارشەم 10 جار، پێنجشەم 12 هەینی 14 جار چونکە 2 زیاد دەبی، شەممە 16 جار، یەکشەم 18 جار کەواتە وەڵامەکە 18 جارە بۆ ڕۆژی یەکشەم یان یەکشەمە. پاشان دەینە لای پرسیاری یان ڕاهێنانی 8 ئالان 84 جار کردداری خۆبەرزکردنەوە لەم هەفتەدا ئەنجام دەدا. چەند بەرزبوونەوەی ئەنجام داوە لە ڕۆژانی هەینی شەممە و یەکشەممە، واتە هەر سێ ڕۆژەکە چەند بەرزبوونەوەی ئەنجام داوە لە ڕۆژانی هەینی و شەممە و یەکشەمە. ئەوای تێدەگەم کە سەرجەمی هەر سێ ڕۆژەکە چەندە. چینەوە لای خشتەکە سەرجەمی ئەو سێ ڕۆژە هەینی و شەممە و یەکشەممە. لێرانە کۆ دەکەینەوە چاردە لە کۆ 16 کۆ 18 یەکەکان کۆ دەکەینەوە 4 و 6 و 8 4 و 6 دەکات 10 8 18 لێرە. پاشان ئەو یەکەی لە تەنیشتان و سین لەبەرەوە یەکەکە لە خانەی دەیانە لێرەی دادەنین جا ئەوانە کۆ دەکەین دەڵێن 1 کۆ 1 کۆ 1 کۆ 1 دەکات 4 دەکات 48 جار. ئەو سێ ڕۆژە 48 جار ئالان خۆی بەرز کردوتەوە. ئەوجا ئێستا دەینە سەر پرسیاری نۆ کە ئاسانتر دەبی لەبەرەوە پرسیارەکان دیمانزانی. ئالان چەند جار بەرزبوونەوە ئەنجام دەدات لە 7 ڕۆژ ئەگەر ڕۆژی 8 جار بەرزبوونەوە ئەنجام بدات. ڕۆژی 8 جار 7 ڕۆژ دەکات چەند؟ دەچین تەماشا دەکەین 8 جار هەر جارەی 7 کەڕەت دەکەین جاران دەکەین 8 جاران 7 دەکا 56. بەڵام دەتوانین بڵێن 8 کۆ 8 کۆ 8 7 جار ئاوا بڵێن ئەویش هەر دەکا 56. بەڵام ئەمە لێرە بە ڕێگای کۆ شی تەڵب کرد.
پاشان دەچینەوە لای هەمان پرسیار کە دوو بەشە ئەگەر 8,000 ئەنجام بدە یان ئەگەر 10,000 ئەنجام بدە. 7 ڕۆژ هەر ڕۆژەی 10,000 دەکا چەند؟ ئەو جارەی دەکا 7 چونکە 8 کەڕەتیان زارانی 10 دەکا 7 لە جیاتی 56 دەبیتە 7. ئەوەش هەر دەتوانین دە کۆ بکەینەوە ڕۆژی دووشەمدە، سێشەمدە، چوارشەمدە، چونکە 7 جارە دەکاتە 7. ئەوە پرسیارەکانی دەربارەی ئالان و وەرزشکردنی و ئەوەش ئالانە خۆی بەرز دەکاتەوە. ئێستا دەچینە لای پرسیاری 10. ڕاهێنانی 10 پرسیارەکە چییە؟ لەو ڕاهێنانەی وەڵامەکە هەیە بەڵام پرسیارەکە دەبی بە خۆمان دروستی کەین. ئاشنا 8 وێنەی هەیە، ڕۆشناش 5 وێنەی زیاترە لە ئاشنا. لەیلا چواری واتە 4 وێنەی کەمترە لە ڕۆشنا. وەڵامی پرسیارەکەش 9. ئایا چ پرسیارە کرایە هەتا وەڵامەکەی بوویتە 9؟ دەچین چ دەکەین؟ دەخینینەوە و شیتەڵ دەکەین. ئاشنا 8 وێنەی هەیە، دەچین 8 وێنەی دادەنین لای ئاشنا. ئاشنا 8 وێنە. ئەو جارێ ڕۆشنا 5 وێنەی زیاترە لە ئاشناواتە ڕۆشنە چەند وێنەی هەیە؟ 5 کۆ 8 13 وێنەی هەیە. پاشان دەرێت لەیلا 4 وێنەی کەمترە لە ڕۆشنا. ڕۆشنا 13 هەیە، لەیلاش 4 کەمترە کەواتە 13 4 لێ بڕوە چەند دەمینێتەوە؟ 9. ئەگەر وەڵامی پرسیارەکە نووسرایە 9 ئایا پرسیارەکە چ بووە؟ بێگومان پرسیارەکە ئەوە بووە ئایا لەیلا چەند وێنەی هەیە یان لەیلا چەند وێنەی لەلایە. پرسیارەکە ئەوە بۆ وەڵامەکەش دەڵێ 9 وێنەی لەلایە. ئەوە بەو جۆرەی تۆزە دەتوانی پرسیارەکان بخینیەوە، هەندێک شتی بنووسی، ڕێگایەکی ببینیەوە بزانی ئایا چ بووە ئەو پرسیارەی کە کرایە. بێگومان ڕەنگە پرسیاری دیش بە جۆرەشکەش بتوانی پرسیارەکەی بکەی، بەڵام لێرە ئەمن بەو جۆرەی ئەوە پرسیارەم نووسی بۆ وەڵامی گەر بگەڕێنەوە بۆ وەڵامی بۆ ئەو وەڵامە کە وەڵام بریتیە لە 9. چ پرسیارە کرایە؟ بێگومان ئەو پرسیارە کرایە لەیلا چەند وێنەی لایە. ئەوە تەواومان کرد لاپەڕە 21. لەبەرەوەی لاپەڕەیەکی نوێ پاشی 21 تەواو بوو، دەمەوێت ئەو لاپەڕە نوێیە لە وانەیەکی نوێ دەست پێ بکەم. هەتا ئەو کات هەر خۆش و شاد بی.